عزەدین حەداد تارماییەکەی قەسام. زانیاری کەسی. ناو عزەدین حەداد، نازناو ئەبوو سوهەیب تارماییەکەی قەسام. لەدایک بوون ساڵی 1970 لە کەرتی غەزە. پلە فەرماندەی گشتی کەتیبەکانی قەسام دوای محەممەد سنوار. پاداشتی دەستگیرکردن 750,000 دۆلار لەلایەن ئیسرائیلەوە. لە 1970 لەگەڵ دامەزراندنی بزوتنەوەی حەماس پەیوەندی پێوە کرد. پلەکان سەربازی پیادە، فەرماندەی فەسیل، فەرماندەی کەتیبە، دواتر فەرماندەی لیوای غەزە بووە لە کەتیبەکانی قەسام. ڕۆڵی هەبووە لە ڕێخستنی دەستگای مەجد بۆ ڕاوەدوونانی سیخوڕەکان. جەنگەکان. جەنگی فورقان لە 2009 فەرماندەی کەرتی ڕۆژهەڵاتی غەزە بوو، ماڵەکەی لە شوجاعیە بۆردومان کرا. جەنگی کەرتی غەزە لە 2012 فەرماندەی لیوای باشووری غەزە بوو، بۆ دووەم جار ماڵەکەی بۆردومان کرایەوە. شمشێری قودس لە 2021 فەرماندەی هاوکاری گشتی بوو، بۆ سێیەم جار ماڵەکەی بۆردومان کرا. تەمموزی 2021 دوای شەهیدبوونی باسم عیسا بە فەرمی بوو بە فەرماندەی لیوای غەزە. تۆفانی ئەقسا. 6 ئۆکتۆبەری 2023 فەرمانی ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسای واژۆ کرد. 7 ئۆکتۆبەری 2023 سەرپەرشتی یەکەکانی هێرشبەری کرد بۆ نێو کۆمەڵگە نیشتەجێبووەکانی دەوروبەری غەزە. نۆڤەمبەری 2023 ئیسرائیل ناوی خستە پێشەنگی داواکراوەکان و پاداشتی دارایی بۆ دیاری کرد. هەوڵەکانی تیرۆرکردن. شوبات و ئاداری 2024 لە دوو هەوڵی تیرۆرکردن لە گەڕەکەکانی تەلهەوا و گشتی غەزە ڕزگاری بوو و بۆ چوارەم جاریش ماڵەکەی تێکدرا. حوزەیرانی 2024 بارپرسیارەتی تەواوی محوەرەکانی باکووری کەرتی غەزەی پێسپێردرا. هەفتەی کانونی دووەمی 2025 کوڕەکەی بەناوی سوهەیب حەداد لە بۆردومانێکی ئیسرائیلیدا شەهید بوو. 13 ئایاری 2025 دوای شەهیدبوونی محەممەد سینوار بوو بە فەرماندەی گشتی کەتیبەکانی قەسام. شەهید بوون. 15 ئایاری 2026 لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر شوقەیەک و ئۆتۆمبیلێک لە گەڕەکی ڕیماڵ لە غەزە شەهید کرا. 16 ئایاری 2026 لە مەراسیمێکی جەماوەری گەورەدا لە شاری غەزە بە خاک سپێردرا.